دیارە لە پێناو خزمەتکردنی کاری ڕاگەیاندندا ڕۆژانە چەندین بابەتی جیاواز چەندین نکۆڵەنەوەی جیاواز بڵاو دەکرێتەوە. لەو نێوەندەژا زۆر لە با بڵێن مامۆستایان و هاوکات ئەو کەسانی کە لە بواری میدیادا کار دەکەن جێدەستیان لەم بوارەدا دیارە. جا تایبەت بە کاری میدیایی کتێبێت بڵاو کراوەتەوە بە ناونیشانی کتێبی دەرهێنانی تەلەڤیزۆنی و گەشتی هەواڵەکان کە ئەم کتێبە چەندین بابەتی جیاواز دەخۆ دەگرێت و باستەوە دەکات کە ئێستادام گۆڕانکاریانی کە لە با بڵێن تەلەڤیزۆن ڕاگەیاندن بە شێوەیەکی گشتی لە میدیاکاندا بوونیان هەیە لەم کتێبەدا خۆی دەبینێتەوە و بازدەگرنگی ئەم کتێبە بۆ ڕاگەیاندن بۆ ڕۆژنامە نووسان بۆ خوێندکاران دەکەین. تایبەت بەم بابەتە نووسەری کتێبەکە لە ستودی بەیانی کورسار نیوز لەگەڵمانە کە زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کاروان محەممەد کا بەڕێزیان هاوکات وەک نووسەر و هاوکات وەکو مامۆستای زانکۆ و هاوکات سەرۆکی بەشی ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی. مامۆستا سپاس بۆ بەڕێستان بەخێر هاتی. زۆر سپاسان زۆر سپاس بۆ میوانداریەتە. بەخێراتی. هەڵبەتە دکتۆر ڕۆژانە زۆر جاربەر بڵاوکراوەکانی تایبەت بە کتێب و هەر با بڵێن نووسەرێک هەر مامۆستایەک لە ژێر ناونیشانێکدا بەڕێستان دوو بابەتی جیاوازتان هەڵبژاردووە بۆ ئەوەی لە کتێبەکەدا باسی لێوە بکەن. هەڵبژاردننی و دوو بابەتە بۆچ؟ وڵا پێشەکی جێگای ئەم میوانداری جێگای ڕێز و سپاسە و پێشەکی زۆر سپاسی ڕێکخراوی کوردستان دیالۆکەکەم کە ئەم کتێبەیان لە ماوەیەکی زەمەنی کووردا بۆ من چاپ کرد وم خۆشبەختانە ئەم ساڵ ئەمە دووەم کتێبمە کتێبی پێشووتریشم کە ئەم کەناڵە خۆشەویستیە بۆیان پەخشکردم لەسەر دیکۆمنتاری و فیچەر بوو. ئەم کتێبەشم لەسەر دەرهێنانی تەلەڤیزۆنی و گەشتی هەواڵەکانە کە دیارە ئەمڕۆ لە بواری میدیایە بەڕاستی ئەمە سەر چاوەمان لە بواری زانستی ئۆکادمی کەمە بۆیە پێم خۆش بوو ئەم بابەتەش بۆ خوێندکاران و هەم بۆ ڕۆژنامە نووسان کە دوو بابەتی گرنگە بە تایبەتی بواری دەرهێنان و بواری گەشتی هەواڵەکان. خۆتەزانی ئەمڕۆ دەرهێنان لایەنێکی گرنگە لە پرۆسی بەرهەمێنانی هەر بەرنامەیەکی تەلەڤیزۆنی بە هەمان شێوە گەشتی هەواڵەکانیش تایبەتمەندی زۆربەی کەناڵە ئاسمانیەکانە یاگە تایبەتمەند دەبێ بۆ نمونە ئەمڕۆ کەناڵی کورسای نیوز کەناڵێکی تایبەتمەندە لە بواری گەشتی هەواڵەکانە لە بەرەوەی گەشتی هەواڵەکانی شێکە لەو بەرنامانەی کە بینەرێکی زۆری هەیە و هەروەها ئەم بەرنامەیە لە ڕووی بەرهەمهێنانەوە بە کۆمەڵێ پرۆسەی هونەری و گرنگە ئاڕوا جێگای ئەوەی ئەمە لە بواری میدیایە بە شێوازێکی زانستی بیان خەینە ڕوو. باشە دکتۆر هەڵبەتە با بڵێن لە ئێستادا گۆڕانکاریەکان لە میدیادا زۆر خێران ئەگەر باس لە بەرهەمێنان بکەین و دوجاریش باس لە با بڵێن گشتی هەواڵەکان یاخود دیوە هەواڵێکی بکەین لە ڕووی بەرهەمهێنانەوە بە دیاریکراوی لەم کتێبەدا چۆن باس لەگەڵ خۆگونجاندن لەگەڵ ژینگەی کارکردنی میدیای ئێستایی و کار و تەکنیکەکان کراوە. هەمیشە لە بواری دەرهێنانە یا لە بواری بەرهەمهێنانە سێ ڕەگەز زۆر گرنگە: ڕەگەزی مادی، ڕەگەزی تەکنیکی، ڕەگەزی مرۆیی. هەرسێکیان تەواوکەری یەکن. واتە ئەم ڕەگەزە مادیەکە گرنگە، ڕەگەزی تەکنیکی واتە ئەو تەقەنیاتانەی کە بەکارهێنێت ئەمڕۆ لە بواری میدیایە، ڕەگەزی مرۆیی واتە ئەو کارمەندانی کە تا چەند ئەتوانن ئەم پرۆسە هونەریە بەرهەم بێن واتە هەرسێکیان تەواوکەری یەکترن. واتە تۆ کەناڵێکی هەبێگەر لە ڕووی تەقەنیاتەوە پێشکەوتوو بوو ئەگەر لە ڕووی مرۆییەوە کارمەندەکانی ئاستێکی هونەری باشیان هەبوو لایانی مادی بەهێز بوو بە دڵنیایەوە تەئسیرەکە لەسەر کوالیتی بەرهەمهێنانی ئەم بەرنمەیە و هەموو بەرنمەیەکیش لە هەموو کەناڵەکە یەک ئامانجەیەک کە چۆن بتوانێت سەرنجی وەرگر ڕابکێشێ بە دڵنیایەوە لایانی تەکنیکی، لایانی هونەری، لایانی تەقەنیات، لایانی مرۆیی، لایانی مادی ڕۆڵی گرنگی هەیە بۆ بەرەو پێشبردننی ئەم بەرنمەیە. باشە دکتۆر هەڵبەتە ئەگەر لەم کتێبەدا جیاوازتر لە با بڵێن نووسینەکان یاخودوانەوتنەکانی چەند ساڵ پێشووتر گۆڕانکاریەکان لە ڕووی بەرهەمێنانی تەلەڤیزۆنیدا دەرکی پێکرابێ خۆی لە چیدا بینیوەتەوە؟ شتێکی ئاشکرایە مەسەڵەن ئەمڕۆ لایەنی دەرهێنان لە هەر بەرنمەیەکی تەلەڤیزۆنا گرنگی و بایەخی خۆی هەیە، بە تایبەتی بەرنامەی تەلەڤیزۆنی بێ یا فلم بێ یا درامای تەلەڤیزۆنی بێ ئەوە دەرهێنەرە مەسەڵەن ڕۆحێکی هونەری ئەکا بەبەر ئەم بەرنمەیە، ئەوە دەرهێنەرەیە کە هونەریەکان ئاراستە ئەکە، ئەوە دەرهێنەرە سەرۆکایەتی ئەم تیمە هونەریەکە. دەرهێنەری تەلەڤیزۆنی لێپرسراوە لەلایەنی هونەری بەرنامەیەکی تەلەڤیزۆنی
واتە دیدگای یەکەم و کۆتایی لای دەرهێنەرە چۆن ئەتوانێت ئەم بەرنمەیە فۆرمێکی هوەری بە شێوازێکی هوەری پێشکەشکە و ئاراسی وەرگریکە لەبەر ئەو پرۆسەی بەرەمهێنانی هەر بەرنمەیەک جێگای بایەخ و گرنگی هەموو کەناڵێکیش وە گوتم گرنگ ئەو بەرنمەی کە بەرەمی هێنی ڕاستە زانیاری تایە بەڵام لەگەڵ ئەوە شایوێت لە ڕایانی هوەریەوە سەرنجی وەرگی بەلای خۆیان ڕاکێشێ ئەم دیدگایش دەکەوێتە لای دەرهێنەر چۆن لە ڕێی ئەو ڕەگەزە هوەریانوێ ئەو توخمانەی کە لەبەر دەستایەتی وا بکات سەرنجی وەرگر بەلای خۆیان ڕابکێشێت. باشە دکتۆرە گەرورتر لە کتێبەکەدا باست کردە خۆت ئەوەمان بۆ باس بکەیت سەرنجی وەرگر لە بەرنمەیەکدا زیاتر لەسەر ناوەڕۆک و زانیاریەکان دەبێت یاخودی و هوەریەکەشی لە خۆ دەکرێت یاخود دەکرێت بڵێ ئەمە دوانەیەکن بە یەکەوە دەکرێت کاریگەری ئەرێنیان هەبێ بۆ سەرنجی بێنێ. پرسیارێکی زۆر زانستی هوەریە بە دڵنیاییەوە کە مناڵم دەرهێنەر کۆمەڵی توخمی هوەری لەبەر دەستای ئەم توخمە هوەریانە هەمووی ئاراستە ئەکا هەموو ڕەگەزەکان وەک یەک بایەخ و گرنگی هەیە مەسەرەن بێژەر پێشکەشکار ئەو تەقەنیاتەی لە پشت بێژەرەوەیە ئەو کامێرایە ئەو جوڵی کامێرای ئەو گۆشان ئەو حرەکەی بێژەرە ئەمانە هەمووی تەسیر و کاریگەری هەیە لەسەر وەرگر ئەگەر یەکێ لەم ڕەگەزانە ئاستێکی لاوازی هەبێ بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر هەموو پرۆسەی هوەرەکەک ڕوونتر مەسەن ئەگە درامایەکی تەلەڤیزۆنی وەرگین ئەگەر لە ڕووی دەرهێنانەوە لە ڕووی سینناریۆ لە ڕووی کامێراوە لە ڕووی لایانی هوەری هەموو تاوە بەڵام ئەگە بێژەر ئەکتەرێکی لاواز بێ بە دڵنیاییەوە کاریگەری لەسەر وەرگەکە لەبەرەوە هەموو پرۆسەیەکی تاواکاریە بە یەک و ئەم ڕەگەزانە هەموو بە یەکەوە فۆرمۆڵەیەکی هوەری وەرەگرن هەموو کاریشان ئەوەیە کە چۆن بتوانن سەرنجی وەرگر بەلای خۆیان ڕابکێش. باشە دکتۆر ئەگەر بینە سەر بەشی دیکەی کتێبەکە کە باز لە گەشتی هەواڵەکان دەکات چۆن تیشک کراوەتە سەر گەشتی هەواڵەکان لە کتێبەکەدا؟ لە بەشی دومی ئەم کتێبەیە کە باز لە گەشتی هەواڵەکانەکە دابش کراوە بەسەر چوار بابەتە چونکی گەشتی هەواڵەکان ئەرکەکانی گەشتی هەواڵەکان توخمەکانی گەشتی هەواڵەکان ڕۆڵی دەرهێنەر لە پرۆسی بەرهێنانی گەشتی هەواڵەکان دیارە هەر کەناڵێک بۆ خۆی ستایلێکی تایبەت بەخۆی هەیە لە گەشتی هەواڵەکانە فۆرمێکی تایبەت بەخۆی هەیە بۆ نمونە منسەکە جۆ لە هەواڵەکانی کورسانی و زەگرم لەوانەیە بەس مۆسیقاکەی وام لێ بکاکە بیناسم و کامە شوناسێکی تایبەت بەم کەناڵە هەیە لەبەرەوە فۆرم و دوزایانی ئەم گەشتی هەواڵە کاریگەری گرنگی خۆی هەیە بۆ ناسنامەی ئەم کەناڵە لە هەمان کاتیشە ئەم ستایلەوە و ئەم شێوازی پێشکەشکردنە کاریگەری هەیە لە سەرنجدانی وەرگرە لەبەرەوە ئەم هەموو توخمانە کاریگەری هەیە لە سەرنجدانی وەرگرا لە هەمان کاتە ئەمڕۆ گەشتی هەواڵەکان لە هەموو کەناڵەکان زۆربەی توێژینەوەکانی میدیا ئەویان سەلمانەوە کە پڕبینەرترین بەرنامەیە بۆ لەبەرەوە ئەوەی ئەمڕۆ وەرگر خواستی ئەوەیە چۆن زیاتر زانیاری و بە دوای هەواڵەکانە بگەڕێ بۆیە گەشتی هەواڵەکان بە ڕۆحی هەموو کەناڵێک ئەگە کەناڵەکە تایبەتمە دیژنەبێگە کەناڵێکی ئاسایش بەم کەناڵەش هەواڵی هەیە لەبەر ئەوێ بە شێوازی ئەم گەشتی هەواڵانە بەرجەستە بکە کە بتوانێت هەم بێتە ناسنامەی کەناڵەکە هەم بتوانێت سەرنجی وەرگریش بەلای خۆیان بە ئاسانی ڕاکێش. سەردەمیانەتر و زانستیانەتر شێوازکە لە کتێبەکەدا باسی لێکراوە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ کتێبەکە دوو لایەنەوتم لایەنێکیان لایەنی دەرهێنانە بەبستم لە گەشتی هەواڵەکانە ئەگەر بۆ نمونە باست لەوە کردبێت و تێبینی و سەرنجەکان لەسەرەوەی چۆن گەشتێکی هەواڵی با بڵێن زانستیانە بەهەم بهێنرێ. گەشتی هەواڵەکان بە کۆمەڵی پرۆسەیەکی بەرەمهێنانە تێپەڕێ مەسەرەن هەموو کەناڵێک ئەجندای تایبەتی بەخۆی هەیە هەل لە بەیانیەکەم ڕۆژەوە ستافێکی خۆی هەیە ئەم ستافە پلان بۆ ئەو ڕۆژەدا ڕژێت چ هەواڵێک دیارە ئەمە ڕۆژانە هەموو کەناڵێک چەندین هەواڵێتە ناو ئەم کەناڵە ئامادەکاری بۆ خۆی هەیە هەم لە لایەنی هوەری هەم لایەن تەکنیکی هەم لە لایەنی پێشکەشکار و ئەمانە بە پرۆسەیەکی گرنگ تێپەڕێ زۆر جار ئەم کەناڵە ڕاستە لەوانی هەواڵەکانی پێشوەختە ئامادەکە بەڵام لە هەمان کاتە هەنی هەواڵی ژێر ڕاستە و خۆیە ئەمانش بمانەوەمانێ لە ڕووی هوەری و تەکنیکیەوە ئامادەکاری خۆی هەیە بێ ئەو کەناڵە بتوانێت ئەجندا و کارێکی و بەرنمەیەکی خۆی هەبێت بتوانێت ئەو بەرنمەیە بە شێوازێکی هوەریانە ئامادەکە بەڵام هەمووی گرنگی بەم توخمەوەیە لایانی مادی کە زۆر گرنگە لایانی تەکنیکی لایانی مرۆیی هەتا کەناڵێک لەم سێلایەنەوە تێر و تەسەل بێ زیاتر ئەتوانێت لەم ڕۆوە جوانترین گەشتی هەواڵی هوەری ئاراستی وەرگرانی بکات. باشە دکتۆر ئەگەر بینە سەر باسی هەڵبەتە گرنگی ئەم
کتێبە بۆ خوێندکاران و بەدڵنیاییەوە هەر کەسێک لەم بوارەدا کار بکات خوێندنەوەی با بڵێن کاریگەری لەسەر بەرەو پێشچوونی توانای کارکردن و زانست و زانیاری ئەو کەسە بەجێ دەهێڵێت کە لەم بوارەدا کار دەکات. بەڵام هەندێک کات ڕەنگە خوێندکار بە پێچوانەتر بیر بکاتەوە بزانێت ئەو پرۆگرامانی لە خوێندن دەیخوێنێت بەسە و هاوکات کە چوە ناو پرۆسەی کارکردنەوە لە ڕاگەیاندندا ئەو کاتە دەتوانێت توانای خۆی بەرەو پێش بەرێت. جیاواز لەمانە ئەم کتێبەت چۆن دەتوانێت کار بکات لەسەر خوێندکاران و گرنگی بۆ خوێندکاران چییە؟ دیارە ئێمە ساڵانە خوێندکارێکی زۆر وە یەتە بەشی ڕاگەیاندن مەرج نییە ئەم خوێندکارانە هەمویان بتوانن لە بوارەکەی خۆیانە شارەزایی تاوەپیا بکەنی ئەسپی خۆیان تاو بن. لایانی دەرهێنان لایەنێکی گرنگە هەموو کەسێ بەڕاستی ناتوانێت بە دەرهێنەر کۆمەڵی تایبەتمەندی هەیە لە هەموو ڕۆژنامە نووسێ یا لە دەرهێنەرای بێ ئەنج ئەتوانین بێ بە دەرهێنەر بۆ دەرهێنەر ئەبێ خاوەن توانای ئەفراندن بێ توانای ئەوەی هەبێ سەرۆکایەتی تیمێکی هونەری کە لەبەرەو هەروە ئاسان نییە. جا بە ینی ڕاشکاوانەش بڵێن ئەمەرە لە بواری دەرهێنانە بەڕاستی خەلەل و گرفتمان زۆرە. من هەر ناڵم لە بواری بەرنامەی تەلەڤیزۆنیا مەسەن بڕۆ لە بواری فیلم و لە بواری دەرهێنانە بواری دەرهێنانی درامای تەلەڤیزۆنە هیچ لەو خەلەلە گرنگانی کە هێمانە ئێمە بواری دەرهێنانە بۆ لە ڕووی زانستی ئەمە نەمانتوانیەوە بەڕاستی گرنگی بەم بابەتە بین لەبەرەوە هەر هونەرمەندێک کە دەست ئەمە چیە کە نەمانتوانیوە گرنگی پێبین؟ دەرهێنەر لایەنێکی زانستیە ینی تۆ ئەبێ دەرهێنەر کاڵێن سەرۆکی تیمێکی هونەریە ئەبێت لە مۆنتاژ شارەزابێت لە ڕووناکی شارەزابێت لە دەنگ شارەزابێ لە هەموو پرۆسە هونەریەکە شارەزابێ بۆ ئەمە دەرهێنەرە سەرۆکایەتی ئەم کارە هونەریەکە دەرهێنەرە ئەم یەکە هونەریانە بەگەڕەخە بۆ ئەگە پێناسێکی دەرهێناکەی دەرهێنەر مەسەلەن بەگەڕخستنی یا خوڵقاندنی فۆرمەڵەیەکی هونەریە لە بەرنامێکی تەلەڤیزۆنە جا بەرنامەکە هەش بەرنمەیەک بێ واتە دەرهێنەر خاوەنی دیدگای یەکەم و کۆتایی کانەر هونەرەکەی کە چۆن بتوانێت بە شێوازێکی هونەری بە کوالێتێکی هونەری وابکە ئەم بەرنامەی بە شێوازێکی هونەری بەردەستە بکە بۆیە کە ئەڵێم لە بواری دەرهێنەرە ئێمە لاوازیمان هەیە مەسەن سەری دراماکان کەین بە ئاسانی هەستی پێەکەین بۆ ئەمە بەسن کە باسی سینناریۆکەین ڕاستە تۆ مەسەن سینناریۆکی هونەریشی لەگەر دەسابێ بەڵام ئەگە دەرهێنەر نەیەت هەموو ڕەگەزە هونەریەکان بە شێوازێکی هونەری بەگەر خات گرتە لە دوای گرتە دیمەن لە دوای دیمەن وابکە بەردەوامی بەمە با لە لایەنی هونەری و لایانی هونەریەکان بەمە ئەتوانێت سەرنجی وەرگر بەلای خۆیان ڕابکێش و بتوانێت بەرنامەکە سەرکەوتن بەدەست بێنێت. باشە دکتۆر ئەم جۆرە بڵاوکراوانە ئەم کتێبانە تا چەندە دەتوانێت با بڵێن خزمەت بە پرۆسەی خوێندن بکات لە زانکۆکاندا و لەگەڵ ئەو گۆڕانکاریە تازانەی کە لە میدیادا بوونیان هەیە خۆی بگونجێنێ و سوود بە خوێندکاران بگەێنێت. دیارم ئەم کتێبە بەڕاستی من پێشەکی کە پێم هەر ینی بۆ نەفەسەوە نووسیمە بۆ خزمەتی خوێندکاران و ڕۆژنامە نووسانە بە دڵنیاییەوەمە کۆمەڵی بابەتی گرنگی تایە لە هەموو لایەنە گرنگکانەوە و هەموو پرۆسە هونەریەکانی لایانی دەرهێنانە من لەم کتێبەیە بە شێوازێکی زانستی خستۆتە ڕوو و لە هەموو پرۆسەکانی بەرەمهێنانە هەل لە قۆناغی پێش بەرەمهێنا قۆناغی بەرەمهێنان دوای بەرەمهێنان کە بمانەوە نەمانوێت دەرهێنەر گرنگی و بایەخی خۆی هەیە لەبەر ئەوە ئەم کتێبە بەڕاستی لایەنێکی زانستیە لە بواری دەرهێنانی تەلەڤیزۆنیە هیوادارم توانی بێتم بۆشاییەک لە کتێبخانەی کوردی پڕکەمەوە. دەستەکان خۆش بە ئێمە ژیوادارین دکتۆرگیان سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کاروان محەممەد کە بەڕێزیان و کونووسەر و مامۆستای زانکۆ لە بەرنامەی بەیانی کورساری نوێزمیان بوون. زۆر سپاس دکتۆرگیان سپاس بۆ بەڕێستان.